چوم ئەشەی ماڵ بێنم هات بە خۆی و حیمایشتی تەقی کردەبان سەرمایە ناوی ماڵی جەنابی سەرۆکەوە هەڕەشەم لێکات ئەڕوا لە هەموو شوێنێک ئەڵێ من ماڵی برا گەورە پشگیری منەکەن وتی من حساب بۆ قانونی ئێوە ناکەم حەقی خۆم بەدەست خۆم وەرەگرم کە لە محکەمە دەرچوو براکەم لەسەر شارعەکە ئەویست بپەڕێتەوە بە سیارەدای لە براکەم وڵا کێشەمان ئەم پیاوە لە 2016 بۆ سەفەر ڕۆژ بۆ بریتانیا وتی بە ناوی ماڵی جەنابی سەرۆکەوە لەبەر ئەوان منیان نردوو بۆ ئەوێ لە 2010 جوابی کوڕێ بچووکمی بردو 5 ساڵان لەگەڵ خۆیان هەتا ئێستا تەبعانەوە 8 ساڵە ئەبێت نەمبینیوە لە 2010 جوابی نرد بە براکان وتی خوشکەتانم ناوێ من تەلاقی دەم جیامەوە لێ یعنی بیبەنەوە ماڵی خۆتان براکان وتیان کێشە چییە بۆ وتی سەبەبێ نییە بەڵام بیبەنەوە لە 2019 هاتەوە بۆ ئەوێ بۆ ناو کەرکووک هاتەوە لە دادگای کەرکووک تەلاق میدا قانونیان وا بوو ئەشای ماڵەکەم حەقی خۆم بوو بەرم کەوێت چوم ئەشای ماڵ بێنم هات بە خۆی و حیمایشتی تەقی کردەبان سەرمایە منش ڕۆشتم شکاتم لێ کرد لە محکەمە و لە مەرکەز و محکەمە شت ئەیتر لەوێ هەفتەیە سجن کرا دوای هەفتەکە ڕۆیشتو بۆ بریتانیا دوایەوە حاکم لە کەرکووک 4 مانگ حکمی بەسەر سپاند ئەیتر دوایەوە چەندێک لە دوای والە ئیلا یانە بێت و لە شکاتەکان تەنازول بکەی یانە بێت و شکاتە تەنازول بکەی یان من شکات برا و کەسەکانت و خۆت ئەوە هەموو ڕۆژێتان هێنم بۆ لێر و بۆ چەمچەماڵ و بۆ هەموو لای شکاتمان لێکات بە ناوی ماڵی جەنابی سەرۆکەوە هەڕەشەم لێکات ئەڕوا لە هەموو شوێنێک ئەڵێ من نوێنەری جەنابی سەرۆکم ماڵی جەنابی سەرۆک ماڵی برا گەورە پشگیری منەکەن بەڵێ حکمی 4 مانگەکە ئەم بەیانێ سعات دێ بەیانی گردیان دوایی وتی داوام هەیە چووە هاتە ژووری قاضی نادر قاضیەکەی تەجیل کردی براکانم لەژێر دەستی تەجیلی کرد تووڕە بوو لە قاضی نادر یعنی زۆر تووڕە بوو لە قاضی نادر مستەفا خۆی مستەفا عەبدولکەریم ناسراوە بە مستەفا قەیتەوەنی چوو لە قاضی نادر تووڕە بووتی من حساب بۆ قانونی ئێوە ناکەم حەقی خۆم بەدەست خۆم وەرەگرم وڵا گردیان دوای بردیان بۆ مەرکەزی بەختیاری لە مەرکەزی بەختیاری دەرچوو حاکم عیماد بە کەفالەت بەریدا کە لە محکەمە دەرچوو براکەم لەسەر شارعەکە ئەویست بپەڕێتەوە بە سیارەدای لە براکەم هاواریان کردیان ئەو ڕۆڵا زەلامە سیارە لێدا کاتی ڕامان کرد بینیمان براکەی من محەممەد برام سیارە لێدا بوون یعنی لە دوای ئەوەی کە ئەمری گرتنی هەبووە بە کەفالەت لە هەولێر ئازادکرا و دوای هاتنە دەرەوەی لە دادگا لە براکەی تۆی داوە لە براکەی منیشی داوی ئەوە نەبوو ڕابوەستێ بڵێ بزانم ئەو شەخسە کێیە کە لێم داوە هەر یەکسەر کە لێی دا و ڕای کرد ئەو هەر یەک کەوتی من حەقی خۆم بەدەستی خۆم وەرەگرم بۆ کوشتن لێی دابوو دیارە بەڵێ واللهی نازانم ماڵی برا گەورە لێ ئەوان لە پشگیری منەکەن بۆ هەموو شتێک دیارە ئەوان با بێنە سەر خەت بزانم بەڕاستی برا گەورە ئێوە پشگیری مستەفا قایتەوەنیەکەن مستەفا عەبدولکەریم داواکاریم ئەوەیە بێنە خەت تکاتان لێکەم وەرنە خەت بەڕاستی هەرستانمانی کردووە خۆم و خانەوادەکەم و ئەم دوو مناڵم هەموو ڕۆژە لە محکەمە و لە مەرکەزەکان کەوتوینە لە هەموو شوێنێک تکاتان لێکەم کاک نەچیروان بارزانی وەرە خەت بەخشەی داواکەتان قەسیەکەتان چۆن گوازرایەوە بۆ هەولێر ئەو ئەلێ ماڵی نەماڵە این ماڵی بنەماڵە ماڵی برا گەورە ڕێگە بە من نادەم بڕۆم لە کەرکووک شکاتیان لێ بکەم دێ لە هەولێر شکات ئێماکات بەڵێ لە هەولێر شکایەتمان لێکات بەڵێ دوو کوڕ و دوو کچمەیە دوو کوڕەکە لە لای خۆین هەڕەشەیەم دوو کچەمیش لێکا بە زۆر ئەڵێ ئەبێ دوو کچەمیش بدەیتەوە نا چکە کوڕە گەورەکەم ئیمساڵ بۆتە 18 ساڵ لە 12 ساڵەوە لێمانی سەنووە بەڵێ کوڕە بچکەکەم هەر لە 5 ساڵی بردی ئەو بۆ سەفەر ڕۆی بۆ ئەوێ ئیتر 8 ساڵە کوڕەکەمی نەمبینیوە نەخێر نەقساکە لەگەڵ من نەبینیمیشە کۆتا قسە مەلێم ماڵی برا گەورە بێنە خەت تکاتان لێکەم لە خوا و لە ئێوە زیاتر کەس شک نابم تکاتان لێکەم وەرنە خەت کاک نێچیروان بەڕاستی لە ئێوە زیاتر کەس شک نابم هیچ پۆست پلە و پۆستێکی نییە چوومە چکە لە چەند شوێن ئەلێ لە فلانە شوێنم لە فلان شوێنم ئەڕۆین هیچی نییە 39 سکاڵای لە هەولێر لێم کردووە سکاڵایکشی لە چەمچەماڵ لێمان کردووە لە خۆم کردووە چل داوای لەسەرمان کردووە بەڵێ لە خۆم لە برام لە خوشکم لە خوشکەزام لە زاوام لە پورزام لە برام یعنی لە زۆر لێمانی کردووە هەلێرێ لەسەرین پەیوەندیەکان
ئەلی گوایە ئێمە تەلەفۆنمان بۆی کردەوە هەڕەشەمانی کردووە یاخود نامەمان نردوو هەڕەشەمان کردووە کە داوای بەڵگاکەی نییە بەڵام چکە بە ناوەی ماڵی جەنابی سەرۆکەوە ئەڕوا سکاڵا تەقدیمەکات حاکم و مەرکەز شتەکان هەمووی لێ وەرەگرن بەڵێ بەبێ ئەوەش تەبلیغیش ناکرین یەکسەر بۆمانە بێتە ئەمر قەبەڵ زاوان بە دوو مانگ مێری خوشکم دوو مانگ لە کەرکووک سجن بووە تا تەسفیر ئێرەیان کردووە ئەو لێریان کردووە برایەکەم محەممەد برام کە ئێستا لەژێر چاودێریە بە هەمان شێوە لە کەرکووک ئەیانگرن بەس بۆ قەسی ئەمر قەبزەکان نێرێتە کەرکووک ئەلێ یەکسەر بێتە ئەمر قەبض و یەکسەر ئەینێرێ بۆ کەرکووک بۆ جانمان